ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە تەواوەتیش ئیفلاسی نەکرد بێت ئیفلاسەوەیەکەوە نەتوانێت دام و دەستگا گشتیەکانی وڵات بەڕێوە بە کەوتۆتە سەر لێواری ئیفلاسکردن و مەسلەی وەختە لە ڕاستیە ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بڕات و بەردەوام بێت هەرێمی کوردستان لە ڕاستیە خۆی غەرقی قەرزێکی گەورە کردووە ئیلتیزاماتێکی گەورەی لەسرە بەرامبەر بە کۆمپانیا نەوتیەکان ئەوانێکەوە بۆ بەرهێنانیان کردووە لە دەرهێنانی نەوتە ئیستحقاقاتی خۆیان هەیە بەشێکی بە پارە وەرەگرن بەشێکی بە یاخو بەشێکی زۆری بە نەوت وەرەگرن هەرێمی کوردستان قەرزێکی ئێجگار گەورەی لەسەرە هی دەوڵەتی تورکیا هی کۆمپانیا نەوتیەکان هی هەندێک بانکی دەرەکی کە بە فائیدەیەکی ئێجگار گەورە قەرزیان خسۆتە سەر هەرێمی کوردستان قەرزێکی زۆری لەسەرە فەرمانبەران هی کۆمپانیەکان ئەو پرۆژانێکەوە تەنفیز کراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئەی بۆ ئیعلانی ناکەن ینی کە ناتوانن و ئەو هەموو ئەرکەشیان لەسرە بۆ ئیعلانی ناکەن کە ئێمە شکستمانێنەوە ئیفلاسمان کردووە خۆی مەفروزە ئیعلانی کەن بەڵام طبعاً دائما دەسەڵاتی ستەمکار تا آخر لەحظە تاوکو بڵین پاڵی پێوە نەدرێت دەرنەکرێت خۆی دەستبەرداری حکومڕانی نابێت ئەمە طبعاً خەسڵەتی ئەو دەسەڵاتە دیکتاتۆریانەیەکەوە هیچ باشیان بە وڵات نییە باکیان بە گەلەکەی خۆیان نییە باکیان بەوە نییەکەوە جەماوەرەکەشیان لە برسا بمرن بە تەنها ئەوەی ئەیانوێ دەسەڵاتە پارە کۆکردنەوەیە دەست بە سەراگرتنی سەرۆت و سامانی ئەم وڵاتانەیە دەسەڵاتی هەرێمی کوردستانیش لەو جۆرە دەسەڵاتە ستەمکەرە گەندەڵانەیەکەوە باکیان بە خەڵکی نییە بەس بە تەنها ئەیانوێ لە پێگەی دەسەڵاتە بێن تا ئاخر لەحظە لە هەمان کاریشە بە ڕاو بۆچینی من ئەوان مماتەڵەکەن یعنی یاری بەوەخت دەکەن ئەیانوێ لەو ئایندەیە هەر چۆنێ بێت یعنی بارودۆخە بێتە کایەوە یاخود دروست بێت بتوانن جارێکتر خۆیان بگرن یاخۆ کێشەیەکی گەورە دروستکەن لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقیە بەو جۆرەی ناکە زۆر 16 ئۆکتۆبەر یعنی بارودۆخە دروست بێت شتێک یعنی بڵین تعاتفێ دروست بێت لەگەڵ بەڕاست دکتۆر محەممەد سەرۆکی حکوومەت لە ماوەی چەند ڕۆژێکدا بینیمان لە کۆنگرە ڕۆژنەمانیەکانیدا دوو جار وتی ئەگەر موچەمان بۆ دابین نەکرێت باشکرا دەیڵێن ینی ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ کرێت ئەمە نیشانەی ئەوە نییە کە شکستی هێناوە و ئەوێت بە جۆرێکی تر دەری ببڕێت یاخود ئەمە ئەشتوانین بڵێن بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە پەیامێکە کە کۆتا موچەیان پێدەدرێت بەڵێ ئەوە لایەک تریش لە ڕاستیە یعنی خەڵکی مەسئول کە لێ پرسرا و بێت بەرامبەر گەلەکەی خۆی بەرامبەر وڵاتەکەی خۆی ئەو جۆرە قسە ناکە یعنی وڵات بە ئەگەر و نەگەر ناڕوە بەڕێوە یعنی من لەوە یعنی مەسەرەن ئەوە خوێنمەوە یعنی ئەگەر پێمان درا یعنی ئێمە معنایەوەی موچە نادەین یعنی باشە موچە نادەیت ئەی تۆ چیەکەیت یعنی مەفرۆزە قسەکەی تاوا کردایە ئەگەر توانەمان نەما ئێمە موچەمان پێ نادرێ ئەو کاتە ئێمەش یعنی مەفرۆزە واز لە دەسەڵات بین بەڵام جملەکەی تاوا نەکردوم و نایشی ئەو جملەیە تاوکە لە ڕاستیە ئەمە وەکوتم مەبەستی ئەعلانکردنەکەی چییە ینی چۆن ئەیانەوێ ئەعلانیکەن هەر بڵێن موچەمان پێ نادرێ و حکوومەتی لە سەرۆکایەتی حکوومەتی شابمێنەوە ئەم حکوومەتەش بمێنێتەوە ئەیە لەوە زیاتر ینی هیچی لێ ناخوێنرێتەوە ینی طبعاً وەکوتم ئەمە قسەیەکی نامەسئولانەیە ینی تۆ ینی کە وڵاتە بێ بەڕێوە یعنی خەڵک داوای استحقاقاتی خۆیەکە یعنی خەڵک خزمەتگوزاری پێشکەشەکە ئەوە کەرتی تەندروستیە کەرتی خزمەتگوزاریە کەرتی خوێندنە ئەمانە یعنی خزمەتگوزاری پێشکەشەکەن مەسئولیەتی دەسەڵاتە کە استحقاقی ئەو خەڵکانە بە جینا یعنی من دەسەڵاتم بۆ چیە کە نەتوانێ وڵات بابڕێەوە ئەو کاتە یعنی مەسەرەن مەفروز بوو یعنی مەسەرەن ئیعلانی ئەوە بکە کە ئێمە دەست لە کارە کێشینەوە لەبەرەوە ئێمە ناتوانین وڵات ببین بەڕێوە با جهتێکی تر بێت یعنی وڵات با بەڕێوە مەفروز بوو وا بوترێ ینی وەکوتم خۆمە هین نییە قمار نییە ئەگەر وا بوو باوا بێ ئەگەر وا نەبوو وا نەبێت ئەگەر وونەگەر لە بەڕێوەبردننی دەوڵەتان نابێت بەڵام هۆکار چییە کە ئەمە ڕناگەێنن لە کاتێکدا لە زۆرێک لە وڵاتان کە قەیرانی دارایی و داڕوخانی دۆخی ئابووری دێتە ئاراوە دەست دەکا کێشانەوەی سەرۆکی حکوومەت یان وەزیری دارایی یان ئەو کابینەی هەڵەوەشێتەوە کابینێکی نوێی ڕزگاری نیشتیمانی ڕاگەێنرێت بۆچی
لە ئێسادا ئەمە نابینین هۆکارەکە چییە کە واز لەو پۆسەنان کە هەموو شکستەکان لە دوای 2014 ڕووی لەم حکوومەتە کردووە و نەیتوانیوە قەیرانەکان تێپەڕێنێت خۆی لە ڕاستە ناشرینەکانی هەرێمی کوردستان بەبەسم دەسەڵاتی هەرێمی کوردستانە ئەوەنە ناشرینە زیاد لە هەموو ناشرینی هەموو دەوڵەتەکانی تر زۆربەی هەرە زۆری وڵاتانەی تر کە شکستێنن لە شتی زۆر بچووکیشە یعنی بۆ نمونە سەرۆکوەزیرانی بەریتانیا کامێرۆن یعنی بەس خۆی داوای لە گەلەکەی کرد کە دەنگ بدەن بۆ مانەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کاتێک کە یعنی بە دەڕژەیەکی کەم گەل یعنی لەگەڵ ئەوانە بوو کە بمێنەوە لە یەکێتی ئەوروپا ئەو دەستی لە کار کێشاوە یعنی شتێکی زۆر زۆر بەسیط بوو لە چاو ئەو کاراساتە گەورەی کەوا بەسەر خەڵکی کوردستانە هات کەچی لەگەڵەوە زۆر چاوقای من ئەچن بە چاوی خەڵکیە هێشتا یعنی هەر خوان بە جهتێکە زان کە هەر تەنها خوانە بێ حکومڕانی هەرێمی کوردستان کەن ئەمە بەشێکی و بەشێکی گەڕێتەوە لە ڕاستیا بۆ خەڵکی کوردستان لە ڕاستیە خەڵکی کوردستانیش یعنی وەکوڵێ ئەم دەسەڵاتە خەڵکی کوردستانی خوێندوێتەوە کە بە هەموو شتێک ڕازیە و هیچی پێ ناکرێ ئێمە گەلێکین لە ڕاستی ئەوەنە وەعیمان پیا نەکردووە کە ینی بارودۆخەکان بخوێنینەوە حتا ئیتیجاهاتی سیاسی ئێمە وەکو عەقیدە وەکو دین سەیرەکەین یەکێک لە حیزبێکە هەتا تا مردنی هەر لەو حیزبا بمێنێتەوە وەکەوە نییە مەسەن لە وڵاتانی ترا خەڵکەکە جەماوەرەکەەوە نەهۆشیارە زۆر باش یعنی ئیتیجاهی سیاسی خۆی گۆڕێ دەنگی خۆی گۆڕێ تەوەجوهاتی خۆی گۆڕێ داوە لە ئەو دەسەڵاتە کە دەسەڵات بەجێگەڕێ لە دوای ئەوەی کە لەم گفتوگۆی من و تۆیە بۆمان دەرکەوت کە ئەوان چاوقایمانە نانەوێت ئەو پۆستە جێبێڵن لەگەڵ ئەو هەموو ئەرکەی خستویانتە سەر شانی هاوڵاتیان باشترین بژاردە کە ئێوە وەکو پسپۆڕێکی ئابووری لێی بڕوانن بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە ئێسادا لە ڕووی سیاسی و ڕامیاریەوە هەروەها لە ڕووی داراییشەوە ئەبێ چه هەنگاوی بگیرێتە بەر وەڵا بەڕای من یعنی پێویستە کات یعنی جهتێک دەسەڵاتێک یعنی حکوومەتێکی یعنی نەک ئەوەی کەوا حکوومەتێکی کاسی بێت و ببێ بە دواترەوە حکوومەتێکی دوای بڵێن هەڵبژاردن ببێ بە وەریسی ئەم حکوومەتەی ئێسا کە میلەتی وا لێ کردو و قەرزی کردو چکە دائیمەن لە دەوڵەتەکانە کاتێکەوە حکوومەتێک دەوڵەتەکەی خاتە ژێر قەرزێکی گەورەوە ئەو حکوومەتەی تریژ کە بێت ئەگەر بە شێوەیەکی بڵین ئاسایی لە ڕێگەی هەڵبژاردنەوە بێ ئەبێ بە وەریس هەموو ئەو قەرز و بڵێن عەقد و گرێبەستانی کە کردوێتی لەگەڵ جیهاتی ترا ئەم ئەبێ بچێتە ژێرشانی بە تەنها لە حاڵەتێکە ئەگەر بێت و بە بڵێن حکوومەتێک بێت یعنی خۆی ئەعلان کا بۆ نمونە وەکو چۆن لە هەندێک وڵاتە ڕوویدا بۆ نمونە لە تورکیا لە زمانی ئەتاتورکا کە حکوومەتێک دروست بوو لە ئەنقەرە ئاعترافی بە حکوومەتەکەی ئەستەمبوڵ ناکرد کە بڵێن دەوڵەتی عوسمانی بەڕێوە بەرد یاخود حکوومەتی خۆمەینی کە مەسەن کە وەزارەتێکی تەشکیل کرد مەهدی بازرگانی ئاعترافی بە حکوومەتەکەی شاپور بەختیاری شان نەکرد لەبەرەوە ئەو حکوومەتانی کە بەم شێوەیە دێن دوای بڵێن شۆڕشێکی میلی ئاعتراف بە هەموو ئەو عەقد و قەرزانە ناکەن کەوا پێشتر حکوومەتی پێشوو لە سەرێتی لەبەرەوە ناچنە ژێرباری یعنی مەبەستی من ئەوەیە کە ئەبێت یعنی دەسەڵاتێکی تر دروست بێ حکوومەتێک نەک بەو شێوەی کە حتا بڵێن بە شێوەیەکی ئاشتیانە حکوومەتێکی کاتی یاخود لە ڕێگەی هەڵبژاردنێکەوە حکوومەتێکی تازە بێت کە جهتێکی زۆری هەرم ئەم دەسەڵاتی ئێسا بێ و خەڵکێکی تەطعیم کرێوەکو بۆ جوانکاری کە هەمان ئەو بەدی لە ڕاستەکە چییە کاک دکتۆر بەدی لە ڕاستەکەی بەدیلەکەی وەکوتم ئەبێت دەسەڵاتێک خۆی ئەعلان کە لە ڕاستیە لە دەرەوەی ئەم دەسەڵاتەی ئێستا بڵێ ئێمە وەکو چۆن لە شۆڕشی ئۆکتۆبەرا کە مەسەرەن حکوومەتێک تەشکیل بوو دوای شۆڕشی بەڵشەفی ساڵی 1970 وتی ئێمە ئاعتراف بە هیچ عەقدێ ناکەین بە هیچ پەیمانێ ناکەین کەوا حکوومەتی قەیسەری لە هەرێمی کوردستان کاک دکتۆر چەند کاتیشم هیچ نەماوە بەڵام ئەوە لە هەرێمی کوردستان نەتوانین بڵین دێتە دی لە کاتێکدا هەرێمی کوردستان زۆرێک لە وڵاتانی دەرەوە کاریگەری ڕامیاری و سیاسیشیان لەسەر ساحەی هەرێمی کوردستانەیە ئەتوانێت هیچ هێزێکی سیاسی کوردی ئەمە ڕابگەێنێت زۆر ئاسانە حتا یعنی ئەمە طبعا ئەبێ خۆمان نەخەڵەتێنین ئەگەر بڵین وانە جیهاتی دەرەکی
يعني بيان باشا كوا حكومتك تر غير ام حكومتي ايسا بيت السر حكم وحتى عراقيش كما باشكين العراق يعني دولي اقليميش هر في باشا والله تاني دركي هر في باشا بلام تشاوري خلق كان كخلق خوي نجوليه اوان شيب كان خوانان حكومتك بو دانيان او كاتا وتريد يعني مثلا يعني حكومتك بلين دسموي فلان جهه داينا ما لخو ما ندس بيبكي والله زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد ڕەوف سپۆڕی ئابووری لە سوودەکانمان لە شاری سێمانیەوە وڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس.